بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە ستێرک تیڤیەوە لە بەرنامەی ڕاوەی ڕۆژەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنامەی ئەم شەوماندا 4 نیسان ساڕۆژی لەدایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان هەروە ڕۆڵ و پێگەی بەڕێزیان کاریگەریەکانیان لەسەر دۆزی گەلی کورد و هەروە گەلانی دیکەش لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەخینە بەر باس و گفتوگۆ بۆ مەبەستە ئەڵبەتە لە سلێمانی و میوانداریمان لە بەڕێز ئارامتەها کردووە نووسەر و ڕووناکبیر هەروە وەکو هەمیشەش تەوەرێکی سەرەکی دیکەمان ئافرین دەبێ باز لە بەرخودانەکەی دەکەینەوە هەوڵانە دەکەین کە بۆ گۆڕینی دیموگرافیای دەکرێت لە درێژەی هەڵبەتە بەرنامەکەماندا سەرنجی ڕاک دەکێشینە سەر کۆی گشتی داگیرکاری ڕژێمی تورکیا لە باکووری کوردستان باشووری کوردستان هەروە ڕۆژاوای کوردستان ئەو داخوازیانەشی کەیان کە بۆ بایکۆتکردنی شتومەکی تورکی و هەروە گەشتیاری تورکی کە دەکرێن داوا دەکرێت بە شێوازێکی بەرفراوان پەیڕە و بکرێن ئاوکات ڕەوشی باشووری کوردستانی ژەگەر کاتمان ما بە تایبەتی ئەو خۆپشاندان و ناڕزایەتیانەی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە دەڤەری هەولێر و بادینان بەردەوام بوون قسە و باسییان لەسەر دەکەین بۆ ئەو تەوەرەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز ڕۆژنامەوان هەڵگر بەهادین ناوەکەتم ڕاست بدوانە زۆر زۆر بەخێر بێن بەڕێزیان خەڵکی بادینانە گەورەی کردو ناتونەتە بەرنامەکەمە سپاس بۆ بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێزۆکو ئاماژەم پێدا لە تەوەری یەکەمی بەرنمەکەدا سەبارەت بە 4 نیسان ساڕۆژی لەدایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان قسە و باز دەکەین لەو چوارچێوەیەشدا ئێمە دۆسیەکمان بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەر و بیسەری ئەو دۆسیە بین. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لادایکبووی ڕۆژی 4 نیسانی ساڵی 1948 گوندی ئامارەی سەر بە ناوچەی خەلفەتی پارێزگای ڕەحای باکووری کوردستانە هەر لەوێ خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی دەست پێ کردووە و پاشانیش بۆ خوێندنی باڵا چۆتە ئەنقەرای پایتەختی تورکیا و بەشی زانستە سیاسیەکانی لە زانکۆ تەواو کردووە. ئۆجەلان هەر لە دەستپێکی نەوجەوانی و لاوێتیەوە هەستی بە چەوساندنەوە و بێمافی و ئازارەکانی گەلەکەی و گەلانی دیکەی بندەست کردووە و تا گەیشتۆتە قۆناغی گەنجی و خوێندنی زانکۆ لەو بارەدا زیاتر قاڵ بۆتەوە. پەیوەندی گەلێکی زۆری لەگەڵ چین و توێژە خەباتکەرەکانی ئەو کاتی باکووری کوردستان و تورکیا هەبووە بە تایبەت لەگەڵ کەسانی چەپ و دادپەروەر و یەکسانی خواز و ئازادی خوازدا. ئەو سەردەمێک دەستی داوەتە خەبات کە باوەڕی بە خەبات و کوردبوون نەک هەربوونی نەبوو بەڵکو هەمووان هێدی ڕادەستی ئەو واقعەتاڵە ببوون کە دەوڵەتی داگیرکەری تورک بەسەریانیدا سەپاند بووی و کوردبوون شوورەیەکی مەزن دەهاتە ئەژمار و تورکبوون شانازیەک بوو بۆ هەمووان. ئەو دۆخەش پاش ئەوە هاتە ئارا کە دەوڵەتی تورکی داگیرکەر بە کۆمەڵکوژی ڕاگواستن و سیاسەتی پاکتاوکردن و تواننەوەی نەژادی هەوڵی لە ناوبردننی گەلی کوردیدا بوو تا ڕادەیەکی زۆریش سەرکەوتنی بەدەستێنا بوو. لەو سەردەمەدا نەک کەس نەیدەوێرا پرسی کورد بخاتە ڕۆژەفەوە و گفتوگۆی لەسەر بکات و تەنانەت زۆرینەی خەڵک خۆیان لا کوردبوون دەبوارد و یان هیچ نەبێت کەم کەس هەبوون ئەویش بە شەرمەوە ئەگەر باسییان لا کوردبوون بکردایە. لا بەرامبەر ئەوەشدا هەڵبەتە زۆر کەس بە شانازیەوە بوونە تورک و یان ڕەچەڵەکیان دەبردەوە سەر ئەوان. ئۆجەلان لا دۆخێکی وا سەختدا دەستیدایە خەباتێکی پڕ هەوراز و نشێ و ئایندە نادیار لا بنەماڵەیەکەوە بگرە تا زۆر کەسی دیکە لەو سەردەمەدا لۆمەیان دەکرد و پێیان وابوو ئەوەی ئۆجەلان دەستی داوەتێ بێزگە لە خۆ لە ناوبردن و بەرەو هەڵدێرچوون دەرەنجامێکی دیکەی نابێت. بۆیش داوایان لێ دەکرد واز بهێنێت و سەرقاڵی ژیانی ئاسایی خۆی بێت و خۆی نەخاتە مەترسیەوە و جەختیان لەوە دەکردەوە کە ئەو ڕێگای ئەو گرتوویەتێ بەر کۆتایەکەی تەنها و تەنهاتیا چوونە. بەڵام ئۆجەلان وێڕای هەموو ئەمانە و زانینی ڕاستینەی سەختی ڕێگای تێکۆشان و باوەڕداری و بە ئیرادەیەکی بەهێزەوە کاروانی خەبات و تێکۆشانی کوردایەتی و یەکسانی خواز و پێکەوە ژیانی گەلان و پێکاتەکانی دەست پێکرد. دەرەنجامیش با کۆڵنەدان و پێداگیری گەیشتە ئامانج و ژیانی هۆشمەندی و بەرخودان و ئازادی ئافراند و
هەزاران کەس لە دەوری کۆبوونەوە هەڵبەتا ئەوەش بێ پاشخان نەبوو چونکەوە جەلان هەر لە منداڵیەوە ئەو کاریزمایی لێبەدی دەکرا کاتوانای کۆکردنەوەی هاوتەمەنەکان و بگرە گەورە تەمەنەکانیشی هەبوو. ئۆجەلان وێڕای قوڵبوونەوەی لە ئاین و مێژوو ڕابردووی گەلەکەی و گەلانی ڕۆژهەڵاتی ناوین تێکەڵ بە سۆسیالیزم دەبێت و تیایدا قاڵ دەبێتەوە. لا ساڵی 1960دا بزوتنەوەی گەنجانی شۆڕژگێر دەناسێت و پاشان لەگەڵ بزوتنەوەی شۆڕژگێری سۆسیالیزمی تورکیا پەیوەندی دروست دەکات و ڕۆحی شۆڕژگێڕیەتی ئەو سەردەمەی تورکیا دەکاتە هەوێنی خەبات و تێکۆشان. ژیانی خۆی سەراپا تەرخان دەکات بۆ پێکەنانی ئایدیای ئازادی و دیموکراسی و گەیشتن بە مافەکانی گەلی کورد و گەلانی بندەستەی دیکە. هەمیشە بیری لە ئازادی و سربەستی سەرجە مرۆڤەکان دەکردەوە و هێڵی خەباتی لەسەر ئەو بنەمایەتدا دەڕشت و گەشەی پێدەدا و ئامانجی تەنها ڕزگاری کورد نەبوو بەڵکو ئامانجی ڕزگارکردنی هەموو گەلانی بندەست بوو. ئەوەش نەک تەنها لە کوردستان بەڵکو لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوین و جیهاندا وێڕای هەموو سەختی و زەحمەتی و بێدەرفەتی و ئاستەنگەکانی بەردەمی. ئۆجەلان لە نەبوون و سفرەوە دەرفەتی نوێی تێکۆشان و مێژوویەکی بەرخودانی 50 ساڵانەی بێ ڕاوەستان ئافران لە دژی سیاسەتی نیو لیبرالی درەندا کەپیتالیزم ئیمپریالیزم کە هەموو گەلان و باوەڕیەکانی ڕوبەڕووی تێکچوون و لە ناوبردن کردبووە و بەڵام ئۆجەلان لە ڕوویان ناوەستایەوە و کۆنفیدرالیزمی دیموکراتیک پارادیگمای ژیانی ئازاد و نەتەوەی دیموکراتی ئافران. هاوکات ئۆجەلان ئایدۆلۆژیای ڕزگاری ژنی ئاوا کرد و ژنانی لە سیستەمی پیاوسالاری 1000 ساڵە ڕزگار کرد و گەیاندیە ئاستی پێشەنجی لە هەموو بوارەکاندا و تا ئەو ڕادەیەی پێشخست ئەمڕۆ کە لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین و جیهاندا ژنی کورد بۆتە جێی باس و خواسی نمونە و میناک بۆ گەلان و دەوڵەتانی جیهان و هەمووان شانازی پێوە دەکەن و لا کۆشکەکانی زلهێزەکانی جیهاندا لەلایەن گەورە سەرۆکەکانەوە پێشوازیان لێ دەکرێت. لە ڕاستیدا لە دایکبوونی ئۆجەلان بەدەر لە دایکبوونی مرۆڤێک یان ڕێبەر و سەرکردەیەک لە دایکبوونی هزر و فەلسەفە و جیهانبینیەکی نوێ و وەرچەرخانێکی مەزنە لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناویندا کا بە دڵنیاییەوە ڕێڕەوی مێژووی کورد و گەلانی ناوچەکەی گۆڕیوە و ئەمڕۆکەش پرشنجی تاوی فەلسەفەکەی سەراپای گێتی تەنیوە و کەم تا زۆر ئازادی خوازان و مرۆڤ دۆستان و ڕۆشنبیران پێی ئاشنان و کردویانەتە میناک و نمونە بۆ کار و خەباتیان و گەیشتن بە کۆمەڵگەیەکی بەختیار و ئاسوودا. هەر ئەوەش بووای کرد بە ماوەیەکی کەم لە دوای ساڵی 1970 سەدەی ڕابردوودا کە ئۆجەلان و هەواڵەکانی پارتی کارکەرانی کوردستانی پەکەکەیان دامەزراند و ئەو پارتە گەشەی سند و دەیان هەزار کەس لە دەوری کۆبوونەوە و قۆناغێکی نوێیان لە مێژووی کوردستان و تورکیا و ناوچەکە دەست پێکرد. هەڵبەتا ئەو قۆناغەش تا بە ئەمڕۆ هاتووە و گەیشتۆتە ئەنجام و دەستکەوتێکی مەزنی بۆ گەلی کورد و گەلانی ناوچەکە هەبووە. ئۆجەلانێک کە لە ڕێکەوتی 15 شوباتی ساڵی 1999 سەدەی ڕابردوودا لە پیلانجێڕیەکی نێودەوڵەتی چەپەڵدا لە کینا دەستگیر کرا و ڕادەستی دەوڵەتی تورک کرایەوە. پیلانجێران پێیان وابوو بەو شێوەیە کۆتایی بە بزوتنەوە ڕەواکەی دەهێنن. ئەمڕۆکە بۆتە هێزێکی مەزن و بە کاریگەر و ملیۆنان مرۆڤ لە هەر چواربەشی کوردستان و دەیان هەزار کەسیش لە گەلان و نەتەوەکانی جیهاندا شوێنکەوتووی هزر و ڕێبازەکەینە و ئیدی بەبێ حسابکردن بۆ ئۆجەلان و بزوتنەوەکەی ئاستەمە سیاست لە تورکیا و ناوچەکە بکرێت و پلان و پیلانی هیچ هێز و لایەنێکی ناوچەیی و نێودەوڵەتی لەو ناوچەیەدا سەر بگرێت. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش لە ڕێگەی سکایپەوە دەچینە سلێمانی میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە ئارام تەها ڕووناکبیر هەروە نووسەر ڕۆشنبیر قسەوباز لەسەر ڕۆڵ و پێگەی ئۆجەلان دەکەین. هەڵبەتە زۆر جار دەوترێ لە دایکبوونی ئۆجەلان تەنها لە دایکبوونی کەسێکی نۆرماڵ نییە بەڵکو بە شوێن لە دایکبوونی ئەودا زۆر قۆناغی نوێ لە دایکبوونی نوێ هەم بۆ گەلی کورد هەم بۆ پێکەوە ژیانی گەلان هەم بۆ پێکەوە ژیانی پێگاتەکان لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و کوردستاندا هاتووەتارە. کاگەرامە گەرگوێت لە منە ئەم کاتت باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ. سەرەتا دەمەوێ سەبارەت بە 4 نیسان پەیامی بەڕێزت ببیستم پاشان هەڵبەتە من لەو چوارچێوە پرسیاری دیکەم دەبێت.
بەڵێ سەرەتا زۆر سپاسانەکەم سپاس بە ئەو دەرفەتە و دەستپێکی قسەکردن بە پیرۆزکردنی سەرڕۆژی لەدایک بوون لە ڕێبەری گەلی کورد سەرۆک ئاپۆ پیرۆز دەکەم. لە ڕاستیدا ئێمە بابلین هاتنەکایی کەسایەتیەک و کارکتەرێکی گرنگی ناوکایی کۆمەڵایەتی و فەرەنگی و کولتوری نەتەوەی و نیشتیمانی گەلی کورد لە قۆناغێکدا سەرهەڵدات کە پاشخانێک لە سەردەمی سڕینەوەی فەرهەنگی و نکۆلیکردن لە پابندبوونی نەتەوەی و نیشتیمانی بۆ گەلی کورد سەرانسەری و بز بەبستی خاکوونەتەوە و نیشتیمانی گەلی کوردی داگیر کردووە. لەبەرەوە گرنگجی سەرۆک لە ساتە وەختێکی مێژووی ئاوا سێخناق بە هەموو ئەو دژایەتیکردن و بە هەموو ئەو خەفەکردانەی کە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە داکۆچیکردن لە فەرهەنگی نەتەوایەتی و نیشتیمانی و سیاسی گەلی کوردەوە هەیە گرنگی خۆی هەیە و ساتە وەختێکی مێژووی تایبەتە هەروەک ئاگادارن سەرۆک لە سەرەتای فامکردنیەوە لە سەرەتاکانی ساڵانی ژیانی لاوێتیەوە خاوەنی بیرروڕای تایبەت بەخۆی بووە و بەردەوامەتی لە خەبات و تێکۆشانە لە بەرڕۆشنایی بیرکردنەوە و دنیابینێکی تایبەت بخۆیان هەبووە. هاتنی سەرۆک بۆ ناو کایی خەبات و بەرخۆدانی گەلی کورد ژیان و بەرخۆدان زیندوو ئەکاتەوە ژنێکە ساڵەهای ساڵ هەزاران ساڵ نکۆلی لەبوونی کراوە زیندوو ئەکاتەوە جوانانی بە پەراوێزخرا و دەکاتەوە خاوەنی کاراکتەر و پابندبوونی نەتەوەی و نیشتیمانی خۆیان هەروەها سیاست جارێکی کە لەسەر بنەمایەکی ئەخلاقی و تەندروست سەرڕێ ئەخاتەوە. بەرهەمی هەموو ئەمانە لە شۆڕشی ئازادی گەلاندا دەبینێت لە تەواوی خۆرهڵاتی ناویندا لەبەر ڕۆشنایی هزر و فەلسەفەی سەرۆک ئابۆتە. بۆ ئەمە وایە لەبەرەوەی کە هەزر و فەلسەفەی سەرۆک توانای تێپەڕاندنی هەموو ئەو پارادیگمە سیاسیە نەریتانەی هەبووە کە لە خۆرهڵاتی ناویندا ساڵەهای ساڵە نەیتوانیوە نەک لە پەیوەندیا بە چارەسەرکردنی پرسی نەتەوەی و نیشتیمانی گەلی کوردەوە شتێک دەستە بەر بکە بەڵکو تەنانەت لە پەیوەندیا بە پرس و پابندبوونە نەتەوەی و نیشتیمانەکانی گەلانی تورک و گەلانی عەرەب و گەلانی فارسیشەوە شتێک مەیسەر بکە کە شایستەی هێنانەکایی ژیانێک بێ کە شایانی ژیانی ئەو گەلانە بێت. هەر بۆیە دەبینین لەبەر ڕۆشنایی ئەو هزر و فەلسەفەی سەرۆک ئۆجەلاندا تەواوی گەلانی بندەستی خۆرهڵاتی ناوین ئەم پارادایمە لە کاری سیاسی ئەم پارادایمە لە ژیان و لە نوێبوونەوە ئەم پارادایمە لە بەخشینەوەی بەها بە تاک بەخشینەوەی بەها بە بنیادە کۆمەڵایەتیەکان بەخشینەوەی بەها بەکایی سیاسی و مامەڵەکردنێکی سیاسی کە لێوان لێو بێت لە کۆی ئەو بنەمایانەی کە بنەمای دیموکراسین بنەمای ئازادین بنەمای ئاشتین و دوجار سەرڕێژن لە بەرقەرارکردنێکی ئاشتی و ئارامی جیانی لە خۆرهڵاتی ناوەڕاستە لەبەر ڕۆشنایی هێزر و فەلسەفەی سەرۆک ئاپۆیا بیناکەن لە ڕووی هەست و سۆزەوە وەکو کوردێک ئەمە دەڵێن یا ئەمە واقعە لەگەڵ لۆژیکدا دێتەوە ینی لەگەڵ ئەو خەبات و تێکۆشانەی کۆجەلان بۆی کردووە ئەمڕۆژ ئەو دەستکەوتانەی کە لەسەر ساحەی کوردستان هەن هەڵبەتە پەیوەست بە هزر و فەلسەفەکەی ئۆجەلان ینی ئەمانە هەن مبالەغە نییە ئێمەیکەین. بێگومان ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە بۆ لەبەرەوەی کە ئەگەر تۆ لە مێژوو نزیکی 70 ساڵی ڕابردووی خەبات و تێکۆشانی نەتەوەی و نیشتیمانی گەلی کووردا سیرکەی لە هەر یەکێک لە پارچەکانی کوردستانە لە ئەگەر ئێمە پارادایمە سیاسی باشوور وەربگرین تەمەشاکەین کە قدرەتی گوتاری سیاسی قەندیل قدرەتی گوتاری سیاسی پارتی کرێکارانی کوردستان هەموو ئەو پارادایمە نەریتەی تێپەڕانوە کە ئێستا بابلین هەم نیشتیمانیانی باشوور دەرگیرن بە دەرەنجامەکانیەوە لە مامەڵەزکردنێکی سیاسی ناتەندروست لە سەرهەڵدانی جەنگی ناوخۆی نێوان لایەنە سیاسی کوردستانەکان لە ساڵانی ڕابردووە لە هەموو ئەو شێوازە نەریتە تەقلیدەی کە هەبووە و نەیتوانیوە مامەڵێکی تەندروستی سیاسی سەرڕێبخا ئەو پارادایمەی کە لەبەر ڕۆشنایی هزر و فەلسەفەی سەرۆک ئۆجەلانە بیناکراوە و پەیامی خۆی لە چوارچێوەی گوتاری ئایدۆلۆژی و سیاسی و فەلسەفی پارتی کرێکارانی کوردستانە بەیان کردووە توانیوێتی ئەو ساتە وەختە نەخوازراوە مێژوویە سیاسیانەی کە پەیوەندی بە
هەلو مەرجە نەخوازراوەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری کوردەوەیە تێبپەڕێنێت و هەر ئەمەشا کە ئەو حاڵەتەمان بۆ بەرجەستە ئەکات کە ئەمڕۆ ئەبینین کە بە هەزاران هەزار جوان و شەڕوان و گەریلا لە دەوری ئەم پەیامە لە دەوری ئەم گوتارە سیاسیە لە دەوری ئەم مۆدلە لە کاری سیاسی و خەبات و بەرخودان کۆ ئەبێتەوە. بەڵێ باشە هەندێک کەس پێی وایە چونکە لە ناوچەکەدا زۆر دکتاتۆر هەبوون لە کاتی خۆیدا هەمیشە لە دایکبوونی خۆیان سەپاندووە بەسەر کۆمەڵگەدا هەندێک کەس ینی لە دیدگایەکی واوە دەڕوانن پێت وایە بەراوردکردێکی بەم شێوەیە لەگەڵ لە دایکبوونی ئۆجالان تا چەندە ڕاستە و بە چ شێوازێکیش مرۆڤ دەکرێت شرۆڤەی بۆ بکە. من پێم وایە ئەوە جۆرێک لە تێڕوانینە نەریتەکانی کای سیاسیە لەسەر ئاسی هەموو خۆڕەڵاتی ناوین و بەردەوام ئەم مۆدێلە ئەم جۆرە لە ئاخاوتن لە تۆمەتبارکردن یەک بۆ ئەوی دیکە هەی بووە لە چوارچەوەی مۆدێلە نەریتەکەی کاری سیاسیە و ئەمە شتێکی تازە نییە بە نسبەت کای سیاسیەوە چەندین ساڵە تۆمەتی ستەمکاری و تۆمەتی نازانم دیکتاتۆری و ئەمانە لەناو ئەم مۆدێلانەیە دەسەودەسەکات و دوجاریش هەموو مۆدلەکان ئەبینین هیچیان لەویکەیان جیاوازتر نییە بەڵام کاتێتە سەر قسەکردن لەسەر ئەو پارادایمەی کە لەبەر ڕۆشنایی هیزب و فەلسەفەی سەرۆکۆجەلانە بەدی ئەکرێت نەکتەنیا لە پەیوەندیە بە پرسی چارەسەری نەتەوەی و نیشتیمانی گەلی کوردەوە لە خۆڕەڵاتی ناوینە بگرە ئەم هیزب و فەلسەفەیە بۆتە پارادایمێک کە ئەتوانین لە دەرەوەی خۆڕەڵاتی ناوینیش بۆ پرسی چارەسەری هەموو ئەو پێگە جوگرافیانەی کە پێکاتەی نەتەوەیی و ئیتنی و عێرقی جیاواز و مەزەبیتیایە ئەم فەلسەفەیە دەرحەق بە ڕێخستنی کایەکی تەندروستی ژیانی سیاسی کۆمەڵایەتی ئەتوانێت چێ ببێ و هەر لێرەوەیە کە خۆشەویستی گەلان و خۆشەویستی پابندبوونی هاودیدانی نێونەتەوەی بۆ ناو ئەم گوتارە سیاسیە بەدی ئەەکەین لە چوارچێوەی ئەم گوتارەیە. بەڵێ هەڵبەتە ئەوەشمان لەبیر نەچێت 19 ساڵە بەڕێز ئۆجالان لە زینداندایە و لەوە هیچ پەیامێکی نەداوە یاخود هیچ دەسەڵاتێکی بە شێوازی ئەوەی کە سەرکردەکانی دیکە لە وڵاتان هەیەیان بۆ سەپاندنی ئەوەی کە یادی لە دایکبوونی بکرێتە یادێکی فەرمی یاخود بە زۆرم لێ خەڵک بکرێ ئەوەی دەبینرێ مرۆڤ شایەتی بدا کە خەڵک بەخۆی هەڵدەستێ وەکو بەڕێزی شداماژەت پێدا لە خۆشەویستی هزر و فەلسەفەکەی بە یادکردنەوەکەی دوایین پەیامی بەڕێزت کاگارام لەم بارەوە و کاتەکەم لەگەڵ بەڕێزدا کۆتاییاتەوە. بەڵێ من زۆر سپاسانەکەم جارێککە دووبارەی یەکەمەوە کە سەرڕۆژی لەدایکبوونی سەرۆک پیرۆزەکەم سڵاوی خەبات و بەرخودانم بۆ یەکە بە یەکەی هەواڵانی گەریلا لە قەندیل و لە تەواوی بست بە بستی خاکی کوردستان بە هەر چوار پاشەکەیەوە ئەنێرم سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی قوربانیانی شەربانان لە خەبات و بەرخودانی ئافریندا نەوی ئەەکەم و پەیامی ئەویان ئەدەمێک کە لەبەر ڕۆشنایی هێز و فەلسەفەی سەرۆک ئاپۆیا سەرکەوتن دوای ئەنجامی بەدیهێنانی هەموو خەون و ئاواتەکانی گەلی کووردە لە خۆڕەڵاتی ناوینە. بەڵێ بەڕێز ئارامتەها ڕووناکبیر و نووسەر و ڕۆشنبیر لە سلێمانیەوە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاتێک خۆش بۆ بەڕێستە. سپاس بۆ ئێوە سپاست دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز کۆما جڤاکێن کوردستان کەجەکەش لەسەر 4 نیسان لێدوانی داوە ڕای گەیاندووە ڕێبەراپۆ ڕۆژەڵاتی ناوەڕاستی سەر لە نوێ خستەوە سەرپێ بە لەدایکبوونی ئەو لە ڕاستیدا لەدایکبوونی ڕۆژەڵاتی ناوەڕاست بوو. ڕۆ هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە بە بۆنەی 4 نیسان ساڵیادی لەدایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان لە پەیامێکدا وێڕای پیرۆزکردنی ڕۆژی 4 نیسان لە گەلی کورد و گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕای گەیاندووە ڕێبەراپۆ لە هەموو ژیانی خۆیدا ڕەنجێکی زۆری بۆ مرۆڤایەتی و گەلانداوە بەوەش لە مێژوودا چۆڕیزی مرۆڤە بەنرخەکانەوە تێکۆشانەکەی نەک تەنها بۆ گەلی کورد بەڵکو بۆ گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و مرۆڤایەتی بووە بەهای گەورەی مرۆیی ئافراندووە خزمەتێکی بەرچاوی کردووە بۆیە ئێمە هەرچیەک بکەین ناتوانین پاداشتی ڕێبەراپۆ بدەینەوە تەنها ئەوەندە نەبێت کە بەڵێن بدەین تا لە هێڵی ڕێبەرایەتیدا تێکۆشان گەشتر بکەینەوە کوردستان و ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شێوەیە کە ئەو دەیخواست داوای بکەین کە جەکەڕایشی گیاندووە ڕێبەراپۆ هەموو ژیانی خۆی بۆ ئازادی گەلەکەی و دامەزراندنی ژیانێکی دیموکرات ئازادی ژن تێکۆشا و ئەو تەنها چرکەیەکیش بۆ خۆی نەژیا هەناسەدانی پەیوەست بوو بە گەلەکەیەوە
بوو بە نمونە و مۆدلێک بۆ چۆنیەتی ژیانی کورد و مرۆڤایەتی. لە ڕاستیدا ڕێبەراپۆ ڕاستینەی تێکۆشانی گەلی کورد و گەلانی ناوچەکەیە لە یەک دانەبراون و خۆی بۆ ڕاستینەی هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر کورد و هێزە دیموکرات و شۆڕژگەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر هێڵی ئەو تێبکۆشن بێگومان ژیانی ئازاد و دیموکرات پێک دێت. کەرجەکە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەراپۆ بە ڕۆژی لەدایکبوونی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەناو دەکا ڕای دەگەێنێ ڕێبەراپۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سەر لە نوێ خستەوە سەر پێ و کردیە ناوەندی ژیانی ئازاد و دیموکرات. لە کەسایەتی ڕێبەراپۆدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ لەدایک بوویەوە. ئەمڕۆ بە شێوەیەکی تیۆری و ئایدۆلۆژی زیاتر لە ڕێبەراپۆ تێدەگەین ڕاستینەی ڕێبەرایەتی هەیە کە بگرێتە پراکتیک. ئەویژەوەیە کە لە سەرویان و ژن و گەنج و هەموو گەلی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە زیاتر لە ڕێبەراپۆ تێبگەن و هێزە زێنیەکەی بەکردەیی بکەن. ئەگەر ئەمان جان بدرێەوە لە کەسایەتی گەلی کورد و گەلانی ناوچەکەدا بۆ هەموو مرۆڤایەتی ئازادی دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە سەرچاوە و هەوێنی یاواکردنی کۆمەڵگەیەکی دیموکرات و ئازاد. لە کۆتایی ڕاگەندراوەکەیدا و سەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەچەکە ڕای دەگەێنێ ڕێبەراپۆ بەو هێزە تیۆری و ئایدۆلۆژیەی کە پێشی خستووە بە تێکۆشانی خۆی زۆرداریە کۆن و نوێەکانی مێژووی هەڵوەشاندەوە. بەو تێکۆشانەشی کە شان بەشانی ئەو دەکرێ مێژووی ژیانی ئازاد و دیموکراتی سەر لە نوێ دەنووسرێتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز وەکو لە دەستپێکی بەرنمەکەش ئاماژەمان پێدا تەوەرێکی دیکەمان هەڵبەتە ئافرین دەبێ. سەرەتا بە بزانین لە ئافرین چی ڕوودەدا لەوێ چی هەیە پاشان من دێمەوە لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامە گفتوگۆی لەسەر دەکەین. بینەرانی بەڕێز هەڵبەتە وەکو ئێوەش دەزانن ماوەیەکە هێزەکانی ڕژێمی تورکی داگیرکرد لە پاژەوەی کە ئافرینیان داگیر کردو هەڵبەتە لەگەڵ تاقمەچەتەکانیاندا هەوڵ دەدەن کە دیموگرافیای ئافرین و ناوچەکانی دیکەوەکو باب و جەرابلز بگۆڕن بۆەوەش بە کارە دەستیان بەوە کردووە ژمارەیەکی زۆر لە تاقمەچەتەکان و خاوخێزانیان لە ناوچەکانی دیکەی سووریا و تەنانەت لە خودی تورکیاشەوە هێناوەتە ئافرین. راپۆرتێکمان لەو بارەوە هەیە. دوای داگیرکردنی ئەفرین لە لایەن ڕژێمی تورکیا و پاشکۆکانی گۆڕینی دیموگرافیای ئەفرین بە شێوەیەکی کردداری دەستی پێکردووە. لەو چارچەوێشدا چەکداران و خێزانەکانی سوپای بەناو ئازادی سووری و گروپەکانی کە لە تورکیا و ناوچەکانی دیکەی سووریاوە هێنراونەتە ئەفرین و لە شوێنی هاوڵاتیانی کورد جێگیر کراون. بە گوێرەی زانیاریەکان ماوەی چەند ڕۆژێکە تورکیا دەستی بۆ کارە کردووە و تا ئێستاش زیاتر لە سەدان خێزانی ئەو چەکدارانە لە شوێنەکانی دیکەی سووریا بە پاس گواستراونەتەوە بۆ ئەفرین و لا شارۆچکە و گوندەکان جێگیر کراون. تورکیا هەر خێزانێکی عەرەب و تورکمان و بیانی کە دەیانهێنێت بۆ ئەفرین ماڵی یەکێک لەو کوردانیان پێدەدات کە ئێستا بەهۆی مەترسیەکانی سەرژیانیان ئاوارەی ناوچەکانی دیکە بوونە. سەرباری ئەوەش هەموو ئەو دوکانانەی هاوڵاتیانی ئەفرین کە لە چەند ساڵی ڕابردوودا بەڕەنجی شانی خۆیان دروستیان کردوون دابش دەکرێن بەسەر هاوردەکاندا. تورکیا بڕیاریشی داوە هەموو خزم و کەسی و ئەندامی سوپای بەناو ئازادی سووریا و تاقمە چەکدار و چەتەکانی دیکە کە ئێستا ئاوارەی تورکیان بگوازرێنەوە بۆ ئەفرین و لە شوێنی خەڵکە ڕەسەنەکە نیشتەجێیان بکات. هاوکات بڕیارە ئەو 40,000 چەکدار و خێزانەکانیان کە لە غوتەی ڕۆژهەڵات و دیمەشق دەرکراون بیان گوازێتەوە بۆ ئەفرین و باب و جەرابلوس و لە جێگای کوردان نیشتەجێیان بکات. ئەوەش لە کاتێکدایە کە ئەفرینەکان لە ئاوارەیدا ژیانێکی سەخت و دوور لە زێد و ماڵی خۆیان بەسەر دەبن و کەچی بە بەرچاوی جیهانەوە خاکەکەیان داگیرکراوە و خەڵکی بێگانەش لە شوێنەکانیان نیشتەجێ دەکرێن. دنیاش هیچ دەنگێکی لێوە نایەت و هەڵوێستیشی نییە. ئەو بێدەنجێش بۆ واتای ڕەزامەندیانە بەرامبەر بەو تاوانەی ڕژێمی تورکیا و تاقمەچەتەکانی لە ئەفرین دژی گەلی کورد ئەنجامی دەدەن. بەڵێ بەڕێز هەڵگر بەهادین ڕۆژنامەوان لە ستۆدیۆ میوانمانە و لەسەرم ژارە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەین. بەڕێز هەڵگر دووبارە زۆر بەخێر بێن. ئەم شێوازی مامەڵەکردنی ڕژێمی تورکیا و هەروە بێدەنگی دنیا چۆن هەڵدەسەنگێنەوە پێشتان وایە بە ئەزمموی ئێمە خودی ئێمە لە باشووری کوردستان کە لە دهۆکی ئێوە کە ئێوە لەوێ بوونە تاوەکو دێتەوە شنگال و مەخمور و کەرکک و خانەقینەمە دیموگرافیامان گۆڕا تعریبێکی زۆرە بوو بەڵام دەرەنجام سەری نەگرت. بەڕێزت خوێندنەوە چیە بووی؟ وڵا خۆی
اف تشتكو تركيا ما بس جهي آلمان جوي سركي يعني ديروكي دا درجة ديروكي هر هبويا هر يعني هر هزكي هر درس حالاتكي هر ديكتاتوركي خاصية كو ديموغرافي و هبونا كردان تنابكه يعني كردان قربكه بتایبەتی تورکیا لەو بوارە مێژوویەکی درێژی هەیە تورکیا جی يعني بدرجة مێژوویە تایبەت وەسەد ساڵت بووری يعني هەوڵدانێت تۆ بەس ئەفێکە بووە کو کوردا تنابکەن کورد نەبن يعني هەبوونەوە تنابکەن vêgovêjî Erdogan wekî her yedberê xwe û wekî Saddam Hüseyin ku çol Başûrê Kurdistanê ew hevldon kirin û gelek hevldon kirin ku dîmayê jî ser negirtin piştî serhildonê û yani demografî têk neda wekî xwe zivrî ve vêgovêjî ew dixwazît demografiya Rojavayê Kurdistanê têk bidet dixwazît deshelata Kurdî nemînît wêrê deshelata Kurdî tune biket lê hemberî vê jî gelek tiştene ku rêgirî rê vê tiştên wete dan ew neşit yani tune biket her tiştî li wêrê ew neşit demografiyê têk bidet çimkî li wêrê xebata serdem heye berxwedana serdem heye ji bilî vêkê jî xurêveberiyek li wêrê ava bûye ku girêdayê çi gelo tenênî ne xurêveberiya Kurdan tenênî ne xurêveberiya ku me hemî gel tê da pişikdarin xurêveberiyeke ku hemî xwe tê da dibînin xurêveberiyeke mînakeka nimûneyî ye bû rojhilata navîn ku demokrasî xwe tê da dibînît ji ber vê jî yani heta eger ji bilî berxwedana serdem jî gel bixwe jî ev gelê li wêrê çi Turkman bin çi Kurd bin çi Ereb bin çi Aşûrî bin ev xwe jî rekîb vê dagîrkariyên xwe û dê li hemberî vê xebata we hebît û dê berdewam jî bin بەڵێ ینی مەسلەی گەل کە ڕێگەنادا ینی ئەو کەسانەی کە دێنە ئەوێ کەسانێکن کە چیچانیان تێدایە قەفقازیان تێدایە نازانم خەڵکیان تێدایە هی وڵاتانی دیکەی عەرەبیە ینی خەڵکی نامۆن بەناوچەکە ینی خەڵکێکی نامۆژ لەوێ جێگەی نابێتەوە بەڵێ بەلێ هەروەسۆیە ئەو خەڵکی تێت وێرێ داگیرگێت ئەو چەکدار و ئەو چەتێت گەل هێزێ تورکی و ئەف هێزە سووریا بناف ئازاد کەسن ku mesen çiş demokrasiye çiş insanetiye mirovatiyê tê nagehen ew nizanin ku bûçî hatîne wêrê dagîr bikin we bu meremet xwe şexsî hene yani çekdarê optiriya ew in ku mesen neb merema hindê ku bihên ku dê cihekê azad kirin anî meremet xwe taybet in yê serêtoyê tijî kirîn yani ne tê geştîne ne têdîne nehatîne avedan kirin yani mêşkê we ji ber wê jî rêkvêjikên wê de dan gel رکن که مثلا هر کسی بهت سر آخوی چه بخوازید بکت و رویکی نهید راست بلان پیشتر البته خلکی عفرین بە سنگ فراوانیۆ نزیکەی 500,000 کۆچبەری سووریا و ناوچەکانی دیکەی سووریا کە لە شەڕڕایان کرد و جیان کردبوونەوە کێشەشیان لەگەڵیاندا نەبوو طبعا هەلبەت وەسەبوون و ئارامترین ناوچەیە سووریە بدرێژە بۆ 7 ساڵێک کوێ حتا بەری وێ داگیرکاریە عفرین بوو عفرین بوو داگیرکاریە تورکیا vêgovêjî her nimûneya pêkvejiyonê wêrê nimûneya pêkvejiyona gelane aman jî Tirkiya ji wê ew pêkewejiyane têk bide yanî neyhêڵik armanca we serekî ew e nimûneyeka pêkvejiyonê û demokrasiyê li jêr sîbera deshelata Kurdî li Rojavayê Kurdistanê û Bakurê Sûriyê ava bûye Tirkiya pêdêş e Tirkiya naxwazît Kurd xwedan deshelat bin xwedan destkev bin xwedan dîrok bin dixwazît wê tiştî reş biket bes neşêt çimkî gel reke nadetê ev gelê li wêrê dijîn ji bilî Kurdan jî ew gelê dijî rê nadene Elbette yanî ewê ke serinjrakeş e lê 500,000 xelkî bêgane ya aware li Efrîn de jiyan pêşewê dagîrkariyeke beڵam ew seyre katek ke dewletî Tirkiye de ewan jî diron kesiyan lê wê namênêtewە belê yani helbet ew awarê li wêrê jî ew awarê Sûriyê navxwê yani we jî ev vê dagîrkeriyê qebîl nakin razî nînin vê dagîrkeriyê eger rastîneyê ew bi nav erteşî azadî Sûrî û çetekanî jî baş denes belê eger we xwast bo damîne jêr sîbera wê spaya ku dibêne nav azad û opozisyona azad nav bes ew jî we dinasin ew jî we dizanin bû talanê hatîne bû têkdana demokrafiya we tunekirina wê demokrasî wê azadî wê xurêveberiya wêrê hey bû yekê hatîne Almancê we ew dizan Almancê we direşin ne tiştekê ku bû gel dixwazin bû Sûriyê dixwazin بەڵێ باش ئەڵبەتە هەموو کەسێک لە هەموو مەدانێک بە شێوازێک لە شێوازەکان بۆ ئەفرین
لە خەبات و تێکۆشاندایە هەندێک بە هوەر هەندێک بە خۆپشاندان هەندێک بە نووسین هەندێک بە وێنەکێشان هەندێک بە گوتە بەردەوامی بۆ بەرخودانە دەدەن یا بە هاوکاری مادی ئێمە هوەرمەندێک هەیە کە کلیپێکی کردو بۆ ئافرین با بەشێکی ئەو کلیپەش سەرنجڕاکێشە ببینین کلیپەکە ئەڵبەتە بە ناوی سرودی ئافرینگرادە لە چڕین و ئاوازی ئەمیر سوبحانیە خەڵکی ڕۆژەڵاتی کوردستان هۆنراوەکەشی بیرەوەری نووسیویەتی کامێراکەشی لە دیاکۆ فیلمە بەشێکی لەو سرودە ببین پاشان دێمە خزمەتی میوانی بە ڕێزی بەرنامە. زەردی چەند هزار ساڵان ئەی نیشتمانی پڕاهوو ناڵان ئەی خۆری زەردی چەند هزار ساڵان ئەی نیشتمانی پڕاهوو ناڵان ئاسۆی دوا ڕۆژ و خۆری بەیانی ئەفرینا دەلال خوشکە کۆبانی ئاسۆی دوا ڕۆژ و خۆری بەیانی ئەفرینا دەلال خوشکە کۆبانی ئەمنیە پەگەم ئەمنیە پەژەم ئەمنیە پەگەم ئەمنیە پەژەم بەرخۆدانەکەم ڕەواو لە مێژەم بەرخۆدانەکەم ڕەواو لە مێژەم ئەواتە دیسان بێدەنگ بوون جیهان لە هەمبەر زوڵمی سوپای فاشیستان ئەواتە دیسان بێدەنگ بوون جیهان لە هەمبەر زوڵمی سوپای فاشیستان مێژی ڕابردوو سەلماندی پێمان سابرانە بێن ناژین وەنگەلان مێژی ڕابردوو سەلماندی پێمان سابرانە بێن ناژین وەنگەلان ئەمنیە پەگەم ئەمنیە پەژەم ئەمنیە پەگەم ئەمنیە پەژەم بەرخۆدانەکەم ڕەواو لە مێژەم بەرخۆدانەکەم بەڵێ ئەوەش سرودی ئەفرینگراد سپاس بۆ ئەمیر سوبحانی و هەروە هاوکارانی کە ئەم بەرهەمەیان پێگەناوە ئەڵبەتە نردویانە بۆ تەلەڤیزیۆنەکەی ئێمەش. بەڕێز هەڵگربادین ئەو داگیرکاریە هەر تەنها تورکیا لە ڕۆژاوای کوردستان ناکە لە باشووری کوردستانیش دەکات ئێستا لە باشووری کوردستانیش هێرش هەیە داگیرکاری هەیە 20 کیلۆمەتر هاتووەتە ناوە ئەڵبەتە لەو چوارچێوەدا چالاکوانان هاوڵاتیانی باشووری کوردستان مامۆستایانی ئاینی کەسانی ئاینەکانی دیکە لێدوانیانەیە گوێبیست دەبین پاشان دێنەوە چۆن ڕوبڕووی ببینەوە. بەڵێ بینەرانی بەڕێز لەو چوارچێوەدا بە ئەم راپۆرتە ببین. گەڕیلەکانی ئیپەکەکە هیچ گەڕیلا لەو مەتیقەی نییە بێم گەڕیلای لێ بێ مەقەڕ و سوای لێ بێ هیچی لێ نییە منداڵی دەمە نایەن بنون هەموو شوان لەبەر زرینگە زرینگێ تارە و تۆپ و هەروە بێتەوە لاپاڵمی لە تورکیای هەر مەقسەدیشی ئەوەیە تورکیای بێ کوردستانەکە هەمووی داگیرکە ئەوە ترس و لەرزێکی زۆرە بەڵام بەریشی نادەین دەبێ ئیلا قڕبین دێرەدا دەبێ قەتڵ عامێ وەکی ئەفرینە لێ بکات دەنابەری نادەین ئەمە غەدر لە کەس نەکردووە ئەردوغان دێوێ ئەو گوندانە هەمان پێسوولکە دێوێ کوردستانی عێراقیش داگیرکات دەیەوێ بڕوارە بۆ کەرکووکیێ بەڵکو هاتووە دوژمنی کووردە و دەیەوێت کوردەکان لێرە دەربکات و باگەر هەموو تارەکانیش بێ ناتوانێت ئێمە لێرە دەربکات و هێندێک لایەنیش هەنا کە دەستگیرۆیی و بۆ خۆیان ئاتەش تورکیا دێنە سەر خاکی هەرێمی کوردستان هیواداری نێوانی شەو جەر بە خۆیاندا بستنەوە و چیکە کورد نەفرۆشن
ئەو شوێنێکیان کردە ئامانج کە مقدساتێکی بناری قەندید و خەڵکی بناری مەمگوڕاتی بۆ ئەویش مەزارگایەکی زۆر پیرۆزی شەهیدان و خەڵکی سویدی ئێمە بۆ ئەو مەزارگا ئەمە بەش گەورەترین شوێن و مقدساتی خۆمان دەزانی بەداخەوە داوا لەگەلی کورد دەکەین کە چی دیکانە بێدەنگی نەنوێنن ئەو ئاڵقێ بشکێنن کە ئاڵلقەی بێدەنگیە لەبەرەوەی هەتا تو بێدەنگبی دوژمنت هەر زەفرت پێدەبە هەر هێرشت دەکاتە سەرێ. پێویستە سیادە و کۆی ئەوەی پێدەوترێت سەروەری خاکێر لە یەک پارێزراو بێ بۆیە لەشکرکێشی هەر وڵاتێک بەتایبەت تورکیا کە بەرژەوەندەکانی خۆی بینێتەوە لە هەندێک ناوچەی سەر بە باشووری کوردستان تەواو پێچەوانەی یاسایە پێویستە دەستبەجێ ڕابگیرێ لایەنە سیاسەکان بەتایبەت حکوومەتی ناوەندە بێ ئەم هەنگاوە بنێ چونکە حکوومەتی هەرێم خۆی ناتوانێت پارێزەری سیادە بێ باوەڕمە لەو ڕۆوە حکوومەتی ناوەند دەتوانێت فشارێکی گەورەی نێودەوڵەتی و هەرێمی بکات کە چی دیکە تورکیا ئەم لەلایەنەکانی خۆی نێنێتە باشووری کوردستان چونکە جەستەی هەرێمی کوردستان تەواو برینار و شەکەت و ماندووە. تورکیا هەر لە دوای دامەزانی حکوومەتی عێراقەوە لە ساڵی 1920ەوە بەردەوام دەستی خستۆتە ناو کاروباری عێراقیەوە تا ئێستاکەش ئەو دەستێوەردانە بەردەوامە دەبینین لە سەردەمی پاشایەتیدا لە سەردەمی حرفی سنتۆدا لە دواییدا لە سەردەمی کۆماریدا بە دژی حکوومەتی کۆماری دەستی خستە ناو عێراق و لە سەردەمی سەدام حوسێنیشدا تەنانەت زەختی کردە سەر سەدام حوسێن بەوەی دانمە مافەکانی گەلی کوردانە نێت و مفاوزات لەگەڵ لایەنە کوردەکانە نەکات و لە ساڵی 91 بەدواوە هەر ئەم هەڵوێستەیە بوو و تا ئێستاش حکوومەتی تورکیایەکێ بۆ لەو حکوومەتانەی کە بەردەوام پاڵەپەسەی خرجوە سەر حکوومەتێک لە دوایەکان عێراق بۆی چارەسەری کێشەی کورد نەکات. زۆر کات یان بە هەمیشەیی لەلایەنی دراوسەکانەوە یا لەلایەنی ستەمکارانەوە خەڵک و خاکی کوردستان ستەمی لێکراوە. دیارە ئەمە بۆ خۆی بەزاندنی خاک و ڕشاندنی خوێنی خەڵکی یەکێکە لەو تاوانانەی کە ئەشمار کراوە بە تێکچوونی ئاسمانەکان و زەوی لای خۆی پەروەردگار ئاسانترە. تێگومان کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئاشتی پێکەوە ژیان و ئەوانە تا ڕادەیەکی زۆر لێرە و لەوێ ئەنواع کێشە دروست بۆ چونکە دەسەڵاتداران ویستویانە لە ڕێگای داگیرکردنی عەقڵ و خاک و سەرۆت و سامانەوە کۆمەلگا بە گژ یەکدی دابن و لە هەمان کاتیشە ئامۆژگاری کۆمەلگای کوردی بە شێوازی گشتی دەکەم لە هەر چوار پارچەکە کە پند وەربگرین لە مێژوو یەکێک لە شیعارەکانەوەی بیگۆڕین شەڕ بۆ جیهان نەکەین شەڕ بۆ خۆمان بکەین بەڕاستی هەر کەسێ شەڕ بەڵێ ئەو هەڵوێستی بەشێک لە خەڵکی باشووری کوردستان چالاکوانان هاوڵاتیان مامۆستای ئاینی بوو سەبارەت بەو داگیرکاریە کە ڕژێمی تورکیا لەوێ دەیکالبەتە ئێستاش لە بەرامبەر ئەم ناڕەزایەتیانەش کە هەیە هاوتەریب لەگەڵەوەشدا داوا دەکرێت بایکۆت بکرێت بایکۆتی شتومەکی تورکی گەلی ئەمە نەچێتە تورکیا بۆ گەشتیاری هەر نەک لە باشووری کوردستان و لە کوردستان بەڵکو لێرەش لە دەرەوە چەندین ملیۆن کوردەیە ڕۆژانە لە مارکێت و دوکان و کۆمپانیا تورکیەکان خەریکی شتکڕین بەڕێزت بۆ ڕووبەڕووبوونەوەی هەم ئەو دۆخەی لە باشوورەیە داگیرکاری هەم بۆ ئەم بایکۆتەش پەیامت چییە؟ وڵا ئەوخۆ ئەvە چەند ساڵێکین یعنی بیت بۆ 20 ساڵی دیماهەیە کاریگەریەک و gelek negatif yol başvuru Kurdistan'a yekiniş laya Türkiye've yani be armanca mesela peyvendiyen aburi و اتکالیین دیپلماسی و او kültürü Türkiye başvuru Kurdistan'a dagir kiriye yani vegavel başvuru Kurdistan'a her tiştek buya Türkiye xarın buya Türkiye kültürü jiyane buya Türkiye celik buya Türkiye yani şlaya kültürü ve şlaya hezri ve هەمی لایەنەوە باشووری کوردستان داگیرکاریەکە تەنها لە ڕووی سەربازی و لەشکری نییە نەخێر یالوێ خەتارتر و ترسناکتر ئەوەیە تو کللتوری خۆ بگۆڕی بۆ داگیرکاری بۆ وڵاتێکی دژمن vêgovê xwe laya hezrî ve yani tu başûr sadê not temaşey televizyon û drama û filmê Tirkî dikin zorbey we jî her dijî gelên bindestên wekî me ne gelên wekî me Kurdin لە دژی بە کۆمەڵایەتیەکانی جوواک هەڵدەوەشێنن باڵێ دژی مرۆڤاتیە دژی پێکڤژیۆنە دژی بۆ تشتەیە یعنی کوردێ me gelek kültûrê vatiye girêdan ev jî gelek tirsinok e ev gelek xetereşk û dagîrkirinê jî çimkî dagîrkirina mêşkî zîbzî şînwarê tu yê ji nav naçin lê gelek berdewam bî gelek vekêşît em divêt Kurd li her derekê taybet jî başûr divêt destpêkê li vatişta dest pê bikein em ji xwe kültûrê we parêzîn me kültûrê
خۆ هەیە و کللتوری گەلێک جوانژی مە هەیە کللتوری ژیانێ کللتوری خانێ کللتوری هەزرکردێ ئەم تێت دەستپێکی خولڤ کللتورۆ دەرە بۆ ئەسکەین خولڤ کللتورۆ خلاص بکەین خۆ خلاص بکەین مەسەن مرۆڤ ئەو ڕێکاری وان خلاصکردن چوایە خلاصکردن هشیارکردن هەیە توێت ئەم خۆشیار بکەین توێت ئەم بزانین ئەگەر من کللتوری وڵاتێکی داگیرکرد کرێت سەرێ خوددا ئەس وەکیوی ژیام وەکیوم ڕفتار کرد دێ ئەنجام چ بیت ئەنجام چ لە هات vêgovê vêgovê em bes nav Kurdîn rexsarê me boraptira Tirkiye yani başûrê Kurdistan hezra me hemî tiştê me yani drama Tirkî çi model çi cûra peyvek bêtevkarînan roja paştir nava kulanên başûrê Kurdistanê ne em divêt xweşivî xelas bikein يعني ئەمە تەنها ئەرکی گەلە یا حکوومەتیش بۆت لایەنە پەیوەندیدارەکان حزبەکان حکومەت و پارتên siyasî çi cara ya baş bû xelkî nevet çi cara berê xelkî nada nebişêjî eger wa xas bû xelk bi ser bi xuya xwe bijît û wekî xwe bijît û bi keltûrê xwe va 27 sala va 27 salê hikimraniya Başûrê Kurdistanê rê neda ku mesela ev keltûrê دولت دوروبر تایبەت تورکیا کارگەریە لێ بکات دا تەولی ژیانەوە ببیت کێشەل وێرە دەوێت خەلکی مە بخۆ هشیار ببیت یعنی من بچێکی ئەی گەشتبینی vê nifşênûjî heye mesela ev nifşênûyê nûtêt ev genc û ew مەبەستە لە جوڵانەوەی نەوەی نوێ ne nifşênû yani gencên giştî xelkî yani ev çînanûya rad bêt ya genca هزرا وکیرتره گریدای چه آیدولوژیانینن و شنج یعنی خوش هر خاپاندنه که پلانه که پارێزن گریدای چه آیدولوژیانینن یعنی خۆپیشاندانەکانی ئەم دوایەش تەیدی ئەو قسەی بەڕێزت دەکەن بەڵێ بەڵێ یعنی ئەف خونیشاندانن بەری سێ ڕۆژە و چوار ڕۆژە vekêşan yên boykotکردنە dawamên dibistanan û mamostdayan li taybet li devera behdînan yani çafroniyeka gelek baş dame yani gejbîniyek dame ku bu carayeke me serdemê desalata Kurdî ji bo 27 salan dengekê hosa li devera Bedînan tête bilindkirin yani lewê hem daway azadî kira pêş mûçe û pêş xizmetguzarî hem li zor şwênî ji dawa dekira ke dagîrkariya rejimî Tirkiyaş nemêne belê ewa rast e bû مەبەستەوە سەرەکی بۆ نهێلانە پاشەکەوتکردنەوە موچەی و کێمکردنەوە موچەی بوو بەس وا پێک بە گۆزی ئازادیە کرد بانک لە ئازادیە کرد بانک لە ئازادیە کرد هەر ئەم گەلژی ئازاد بین و ji دەسەڵات بهێلیت ئەوەکی خوب بژین حتا و ڕێگیری لە داگیرکاریەش بێتەکردن و هەرمیاژی تاکید لە هەندێک دکرد و ئێدی ئەم بێدەنگ نابین ئێدی ئەم هەمبەری خاپاندنێ هەمبەری پیلانان هەمبەری بێئیشکردنێ هەمبەری ساڵی ڕابردوودا هەر بەڵێن دەدرێت ئەمە دەکەینەوە دەکەینی چیش ناکرێت بەڵێ خەلکی چۆڤە خودیت خەلکی گەلێک بێنفرەیەژی کێشەوە تایبەت دەڤەرە بەڵێ مەسەن لە بادینان زۆر کەس گلەیەوەیان دەکرد دەیانوت بادینان و هەولێر ناجوڵێن دنیا نایانێنێتە سەرجادە بەڵام بینیمان لە زۆر شوێنی دیکە سەد ناڕزایەتەکان دامرکراونەتەوە بەڵام لەوێ بە شێوازێک لە شێوازەکان هەر درێژیانێ بەێ تیرۆشکە vê nerazîbûnê di hera berdewam bî jî rast ve govê mesela xûnişinan dîmayekî hatîne bes ew hîviyet dilê we de sax bûye êdî ku bêjin nexêr êdî ku bêjî em bêdeng nabîn êdî ku bêjin em azadiyet xwazîn tiştê baş jî ev ye vêca divêt gel serveyekî berdewam bît ev çalakvan û rêkrawê civakê sivîl û ev divêt me bine rêxweşker û rênîşanderên vî gelî da ku berdewamiyê bi daxwaziyet xwe beramber her rêgiriyekê her binpêkirneka mafê mirovî tê dekirin pê duwaye geşbînî bemeyke êste heye geşbîniya min em neşên vê govê bêjin sedê ka em geşbînane bes tiştê xweş ew ku mesela devera behdînan vê govê dengê azadiyê bilind bûye yani ev dibîte bingehekî herî baş bû ku mesela êdî xelk bêdeng nebît ev gelek baş e yani pêştir dewtira sam û tirsek lewê heye se û sam û tirse êdî ew nemaye êdî her kesê tiştekî nerazî bît azadane bi dengekî bilind
ڕاستە ڕێگیری و بربەستی هەر هەبن بەس ئیدیگەل ناترسیت ڕاست یعنی لڤ خونیشاندانت مامۆستاواندا گەلای بێڕێزیلی هەمبەری هاتەکردن بەڵێ لە خەڵک خستن خەڵکیان خوێناوی کرد زیندانیان کردن سفکاتی پێ هاتەکردن گەلێک مامۆستا ڕۆژنامەوان هاتنە بنچافکردن هاتنە بێڕێزکردن بەس بەرامبەری وێژی یعنی چەند مامۆستایەک هەبوون هەست سێ ڕۆژەدا ئەڤرودا بنچافکەن دا ئێواری بەردن ڕۆژە پاشتر بەری هەمویان دەچتە مەیدانە نیشانەیەوەیە کە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە بۆ ئازادی و دژ بە داگیرکاری و قۆڕەخکاری بەردەوام دەبێت بەڵێ بەڵێ باشە بەڕێز هەڵگر بەهادین ڕۆژنامەوان زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە لێرە لەگەڵماندا بووی داوای لەبوردن دەکەم کاتەکەمان کۆتایی هات سپاس بۆژی بوو بێ میێوانداریە زۆر زۆر سپاسی بەڕێز دەکەم هەروە سپاس بۆ ئارامتەها ڕووناکبیر و ڕۆشنبیر و نووسەر لە سلێمانیەوەکە بە سکایپ لەگەڵماندا بوو سپاس بۆ ئەوەش بینەرانی بەڕێز کە تام ساتە لەگەڵماندا بوون 4 نیسان لە هەموو لایەک پیرۆز بێت تا بە یەگەشتنێکی دیکە شاد و بەختەوەر بن شەوتان شاد